پێشەچی پیرۆزبایەکی گەرم لە گشت مەسیحەکانی عێراق و بەتایبەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەوڕۆ لە کەش و هەوایەکی ئازادی هەرێمی کوردستان بە ڕەغمی هەموو نەهامەتی و ناخۆشیەکانەوە برا مەسیحەکانمان یادی میلادی حەزرەتی عیسا درودی خوای لەسەربی پیرۆز و بەرز ڕادەگرن بەمەش پیرۆزباییان لێ دەکەین و لە دێر زمانەوە موسڵمانان و مەسیحی و یەزیدی و هەموو پێکاتەکانی کوردستان لە خۆشی و ناخۆشی بەیەکەوە بوونە و لە ئاهەنگ و لە ماتەمین بەشداری یەکدیان کردیا هەرەوە ژوای کردیە کە هەرێمی کوردستان جێگە و پێگەیەکی تایبەتی هەبی و ئەو پێکەوە ژیانەوە و ئازادیەی کە لە نێوان هەموو چین و توێژەکان و هەموو ئاین و ئاینزاکان و پێکاتەکان هەیە جێی شانازی هەموو لایەکمانە جێی داخە کە دەبینین ئەوڕۆ بەشێکی زۆر لە برا مەسیحیەکان و یەزیدی و شەبەک و هەموو پێکاتەکانی تر بەهۆی شەڕی داعشەوە یاخود توندوتیژی داعشەوە ناچار بوونە زێدی باب و باپیرانی خۆیان بەجیبێنن و ڕوو لە ئەمن و ئاسایشی کوردستان بکەن چه خەڵکی کوردستان بی چه حکوومەتی هەرێمی کوردستان دڵ و دەرگای خۆیانی لە بۆ کردیتەوە و هیوادارین کە لە داهاتوی نزیکدا بتوانین هەموو لایەکمان زاڵبی بەسەر داعش و ئەو خەڵکەش بگەڕێتەوە زێدی خۆی و ئەو تاکە ئەو کاتێک کرد لێرکانەنا هەموو کە سوکاری منەوە هەموو هاوکاریەکیان دەکەین و ئەوەی لە ئیمکان دابی لە ڕابردوو کرایە و ئێستاش بەردەوام دەبین و لە داهاتوش بە هەمان شێوە.